بیرێکمان هەیە؟ ئێمە لە شاری سلێمانی 12 بیر هەیە وەری ئەگرین. ئەم 12 بیرە بیرەکانیش گشتیە بەکاردێ پێش ئەوەی کەوا ئەو ڕۆژەی دەرچین پێشەوە بە تەلەفۆن ئاگاداریانەکەین و کە ئیشی پێ نەکەن. ئێمساڵ چونکە ڕێژەی بارانبارین کەم بووە، ئاستی ئاوی ژێر زەویش دابەزیوە. ڕێژەی بارانبارین ئێمساڵ تقریبان 350 ملیم بووە، لە چاو پارەکە 781 ملیم باریەوە، یعنی تقریبان نیوە بووە. ساڵی پارەکە ئاستی ئاو تاکو مانگی 5 لە بەرزبوونەوەیا بوو، بەس ئیمساڵ لە تاکو مانگی 4 لە بەرزبوونەوە بوو. لە مانگی 4 بەدواوە دەستی کرد بە دابەسی. هەر لە پارکی ئازادیە لە مانگی 8 39.8 متر لە ئاستی ئاوی لە ئاستی ئاوی ڕووی زەویەوە دابەزیوە، بەڵام پارەکە 16 متر بووە، 16.6 بووە، یعنی جیاوازیەکی زۆری هەیە کە دابەزیوە. ئێستا ئێمە بیرمان هەیە لە تانجەرۆیە تقریبان 130 متر دابەزیوە کە ئاویشەدا تقریبان لە 2 سعات 5 دقە ئاوەدا، ئیتر ئاوی نییە. ئەگەر ئیمساڵ بێتەوە ئاوێکی بارانێکی باش نەبارێ مەترسی لەسەرە.